ئایا ئەم ساڵ هەڵبژاردن دەکرێت یاخودنا؟ ئەم پرسیارە ئاراستەی میوانەکەمەکەم کاروان جەلال بەڕێوەبەری گشتی داتا لە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان و ڕاپرسی ئەستۆدیۆ لەگەڵم دەبێت. کاروان داوای هەموارکردنەوەی یاسا هەڵبژار نەکرێت، کاراکردنەوەی کۆمسیۆن پێویستە، داتاکانیشی تۆماری دەنگدەران نازانم چۆن ئایا گۆڕانکاری بەسەرداکراوە یان نا. ئایا ئەم کێشانە هەن دەتوانرێت هەڵبژاردن بکرێت ئەم ساڵ یان نا؟ سەرەتا سڵاو لە ئێوە و لە بینەرانی خۆشەویستی بەخێربێ کوردستان 24. ئەنجامدانی هەڵبژاردن بابەتێکە گرنگجەکەی لەوەیدایە کە پەیوەستە بە پێوەری دیموکراتیەت یان وڵاتێک. لۆیە هەڵبژاردن دواخستنی بە یەکێک لە پێشێلکردنی مەعیارەکان دادەنرێتن. گرنگە هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێتن، بەڵام هەڵبژاردنیش پێویستی بەکاتە لە بۆەوەی ئەو کۆمسیۆنە ئەو هەیەتەی کە ئابادەکاری لە بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردن دەکاتن ماوەیەکی باشی لەبەردەست بێتن لە بۆی بتوانانی هەڵبژاردنێک بکاتن هاوبەشەکانی ڕازی بن لەسەر ئەدای کۆمسیۆن و ئەو هەیەتێک کە بەڕێوە دەبە. بەڵێ هەڵبژاردن ئەگەر لایەنە سیاسیەکان کۆک بن لەسەری و پەرلەمانی کوردستان لە ماوەیەکی نزیکدا ئەو بابەتانەی کە باست کرد کە پەیوەستە بە پەرلەمانی کوردستانەوە تاوتوێیان بکاتن و لەسەر ڕێک بکەون و بڕیاری لەسەر بدەن، بێگومان ئێمە دەتوانین هەڵبژاردن لەو کاتەی کە پەرلەمانی کوردستان وادەی خۆی درێژ کردیتەوە تاکێمانەتان بۆ چارەسەر بکەن. بۆ نمونە تا مانگی 5-6 دەتوان ئەم ساڵ بیکەن لایەنی کەم 6 مانگ کارکردنی کۆمسیۆن پێویستە لایەنی کەم. ئەگەر هەتا مانگی 5 ئەبێ مانەیەک لای کرابنەوە پێویستە لە ئەنن ماوەی پەرلەمان بە کۆتایی دێت. بێگومان پێویستە ئەوەی لە بەرچاو بگرن کە لایەنی کەم 6 مانگ پێویستە. وەکو باسم کرد چەند ماوەکە زیاتر بیتن ئەوەندە ئەتوو ورتر دەبیەوە لە ئەو ئیزراعاتە لەو ماوەیە زیاتر بێت لە مانگی 5 دووا بکەیت کاتە ناتوان هەڵبژاردن بکەن زەحمەت دەبی زۆر، چونکە ئەو مەجموعەیەک بابڕین پاکێزێکی گەورە لە ئامادەکاری پێویستە فەرماگەکانی کۆمسیۆن پێویستە ئەنجامی بدەن، ئەوانش هەمویان پێویستان بکاتە. لۆ نمونە کۆنتراکتکردن لەگەر ئەو کۆمپانیانەی کە کەلوپەلی هەڵبژاردن دەینن بەجێرەی ئەو ڕێکارانەی کە حکوومەت یاریمی کوردستان داینایە پێویستە ماوەیەک تەندەرەکەی ڕابگەیەنی دواتر ئەوانەی کە کەمترین نرخیان لێدایە بەجێری ئەو تایبەتمەندیانەی کە کۆمسیۆن دایدنێ ئەوە جگەلەوەی کە کۆمسیۆن پێویستی بە ماوەیەکی هەتاکو تایبەتمەندی ئەو کەلوپەلانە دیار دەکاتن. زۆر باش کەچبن ئەوانە هەمویان پێکەوانە دەبەسترێتەوە دەکرێتە تایم تیبڵێک کە پێویستی بەلانی کەم بە 6 مانگەیە کە هەڵبژاردن ئامادەکاری لە بۆ تا دەگاتە ڕۆژی دەنگدان. کاکەڕوان بەڕستان بەڕێوەبەری گشتی داتان لە کۆمسیۆنی باڵا داتاکان دروستن، تۆماری دەنگدەران مەبەستمە ئەوە تۆماری دەنگدەران مردووی تێدا نییە، تۆماری دەنگدەران دووبارەی کەس ناتوانیتن گرنتی ئەوە بداتن 100% تەواوە یاخود هەمووی سەفر کاتۆن چکە لە نێوان 0 و 100 یەکجار زۆر ژمارە هەیە. ئێمە لە کۆمسیۆن لە هەڵبژاردنەکەی پێشوو لە 2010 داتاکانی وەزارەتی بازرگانیمان بەکارینە، پاشەوەی وردبینیمان تێدا کرد، پێداچنەوەمان تێدا کرد، ناوەکانمان ناوی مردیمان لە وەزارەتی ئەوانەی کە وەفاتیان کردبوو لە وەزارەتی تەندروستی وەرگرت، بەراوردمان پێکرد بەشێکی زۆریان لە ناو داتایەکە ئەسڵەن دەرهێنرا بوو گژاندرا بوونەوە و بەشێکیان مابوون ئەوانەشمان ڕۆژکردنەوە. بەشێک لە ناوەکانی لێکچوومان سەر کرد، ئەوانەی کە ناوەکان لێکچوونە چونکە کۆمەلگای کوردستان کۆمەلگایەک کە زۆرینەی موسڵمانە ناوی محەممەد و ئەحمەد دووبارە دەبێتەوە لە زۆربەی خێزانەکان، فناوی هاوشێوە لێکچوو زۆر دەبی مەرج بوو لەسەر دەنگدەر سەردانی بنکەی دەنگدام کاتن لە بۆی خۆی بسەلمێنی کە ئەو شخصە ئەوەیە لە بۆی گومان لە بۆ لایەنە سیاسەکان دروست نەبێتن بێن ناوی دووبارە وشتیوایە ئەو پرۆسەیە لە میانەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بەڕێوەچوو. بەڵام شتێکی دیکەشمان هەیە مەلایەت نەکەین ئەمە بۆ هەڵبژاردنی ڕابردوو ئەو لە بۆ ڕابردوو بەڵام ئێستاش گومان هەر هەیە بێگومان لە بۆ ئێستا لە بۆی ئەو گومانە بڕەوێتەوە ئەرچی پەرلەمانی کوردستانە ئەو کۆمسیۆنە کاراکاتەوە لە بۆی دەست بە ئامادەکاری بکە چکە لە یادمان نەچێتن کۆمسیۆنی کوردستان لەگەڵ کۆمسیۆنی عێراقی یاداشتێکی لێکتێگەیشتنی هەیە. لەو یاداشتە تێگەیشتنە ئەمە دەتوانین سوود لە تۆماری دەنگدەرانی عێراق وەربگرین کە تۆمارێکی بایۆمەتری نوێکراوەیە لە بۆی ئەمە بەکاری بێنین لە هەڵبژاردنەکانی ڕازین. بێگومان هیچ حەزبەکەم نەدیتە تاکو ئێستا کە ئەوانەی کە کاتێوەچێشتان نیە توانن داتای ئەوان بەکار گرنگ ئەوەیە کۆمسیۆن لە کاتێکی نزیکدا کارا بکرێتەوە بۆ چارەسەر بکرێتەوە ئەو گرفتە بەسەرچوونی وادەکەی چارەسەر بکرێت. زۆر سپاس بۆ کاروان جەلال بەڕێوەبەری گشتی داتا لە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی کە لەگەڵمان بووی. سپاس تۆنگۆ. زۆر سپاس بخێر بێت.